ئەمە خۆش ناوم ئەمن بەس ڕێزمەیە لە بۆ کوردان ڕێزمەیە بەغدا دژمنی کوردە ئەمن لە باوک باپیرانی خۆم ژێرە بووە خصوصا ئەو نیزامەی ئێستاکە لە هەموو نیزامان پێشترە لە بۆ کوردی عادی لۆ مادەم دەنجیان دەدێ بچنە بەغدایە مادەم کۆ دەنگ دەدێت بچنە بەغدا دەنجیان ئەلەمە ئەو کوردە لێ جێر بکەنە کە بتانن دیفاعمان لێ بکەن ئەمن ئەو شتت بێدەرێن چونکە ئەو شتە لەلای ئەمان نییە ئەمە دژمنی کەس نینە بەس ئەوان دژمنی منە باشە بەشداریکردنی پێکاتەکان پێکاتە جیاوازەکان چ کاریگەرێکی هەیە زۆر کاریگەریە ئەمە خۆشناوم ئەمە خۆشناوم ئەمن بەس هەنووکە هەروە بەشی زۆری شارەکانی بودەکانی کوردستان ئەگەر لە ناوێ نەژی نزانی چێمە چێ ئیسلامە باشە گەنجان بەشداری گەنجان کەمە لە دەنگدان چیان پێ دەڵێ بۆ گەنجانێک کە تەندروستێکی باشیان هەیە بێکێشەن و نیانە دەنگدانیش ئەوانە ئەمە قسەکەم کرد ئەوانە هەر کەسێک لە خۆیان مەسئولە کەس مەسئولی ئامۆژگاری چیە لە بۆیان ئامۆژگاریمەوەیە داوای مافی خۆیان بکەن هەتا دوا ڕۆژ قسەیان بێ داوای مافی خۆیان بکەن ئەگەر ئەمن داوای مافی خۆ نەکەم ئەوی دیکە داوای مافی خۆی نەکەم ئەوی دیکەدا مافی هەموومان دەخورێ وەرەگە هەر کەسێک لە لای خۆی داوای مافی خۆی بکە ئەگەر کەم ئەگەر زۆر